ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان دۆخی سیاسی کوردستان و بە تایبەت پەیوەندە دیبلۆماسیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەلومەرجی هەرێمی کوردستان زۆر بە دیاریکراوی تر لە دوای 16 ئۆکتۆبر و ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە ڕوویان ناو بە تایبەتیش هەڵکشانەوەی دۆخی سیاسی و دیبلۆماسی هەرێمی کوردستان ڕاڤاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکدانە حیسام کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان. کاکدانە خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس کاک سەرباز بەڕێزی. کاکدانە لە ماوەکانی ڕابردووە هەرێمی کوردستان گەشتێکی باشی کردە بوو بەتایبەت ئەگەر قسەکەمان بەر لە 16 ئۆکتۆبر بێت تا 15 ئۆکتۆبر ئەگەر تەماشا بکەین هەرێمی کوردستان کرانەوەیکی زۆر باش بەڕووی جیهانە و ئازادێکی باش دیموکراسیەک تا ڕادەیەکی سەرنجڕاکێش هەرێمی کوردستان بوو بە شوێنی پێکۆژیانی ئەدیان و ئەقوامەکان لە کوردستانە و ئەمە وای کردبوو کە بەشێکی زۆر لە دەوڵەتان نوێنەرایەتی خۆیان لە هەرێمی کوردستان بکەنەوە و بە پێچەوانەشەوە بەشێک لە نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە دەوڵەتان کرابوانێ کە زیاتر لە نوێنەرایەتیە. ئەمێ باسێکی ئەوە بکەم کە 16 ئۆکتۆبر تقریبا دەگاکان تا ڕادێک داخران و پەیوەندی دیبلۆماسیەکان تووشی جۆرە لە داکشان جۆرە لە کەوتن بوون. بەڵام ئێستا هەرێمی کوردستان دووبارە لە هەڵکشانەوەدایە. پێم خۆشە خوێندنەوەی جەنابەت بزانم وەک کادرێکی پارتی وەکو گەنجێک وەکو کەسێک لە بواری سیاسیە کە ڕاچیە لەسەرەوەی کە هەرێمی کوردستان ئایا لە دوای 16 ئۆکتۆبر توانێتی جارێکی تر هەڵسانەوەیەک هەڵکشانێکتر بەخۆی بینێ. سپاس کاک سەرباز، سپاس بۆ بەرنامەکەی جەنابێت. بێگومان هەرێمی کوردستان پێگەیەکی مێژوونەی هەیە لە ناوچەکەداوە. هەرێمی کوردستان ناتوانم بڵێم لە چاو هەرێمەکانی تریشا جیاوازێکی زۆری هەیە. هەرێمی کوردستان لە چەند ڕوویەکەوە گرنگە بۆ وڵاتان بە تایبەتی بۆ وڵاتانی ئەوروپی کە پێگە و گرنگی خۆی هەیە. ئەویش یەکێک لەو گرنگجانی کە هەرێمی کوردستان هەیەی لە ڕووی وزەوەیە. یعنی ئەگەر هەرێمی کوردستان دیقەت بی من ئەگەر بیبەسمەوە بووی کە لە دوای ڕیفراندۆمەوە، چونکە هەرێمی کوردستان لە دوای ڕیفراندۆم لە پێش ڕیفراندۆم وەزعێکی تر بوو، لە دوای ڕیفراندۆم شەوازێکی تر بووەوە بۆ ڕووداوەکان و ئەحداسەکانی 16 ئۆکتۆبری بە دوای خۆیان هێنا. ئەگەر ڕوونکردنەوەیەک بێت لەسەرەوەی کە هەرێمی کوردستان پێگەی بەهێز بوو بێت، ئەوەیە کە ڕەنگە زۆرێک ئەحزابە سیاسەکانی هەرێمی کوردستان و ڕۆژێک لە ڕۆژان گەشت بێتنە ئەو قەنەعەتەی کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو لاوازی ئەچێت و وەگەشت بێتەوە قەنەعەتی تەنانەت واز لە کۆمەڵێک پلەپۆسی ئەم حکوومەتە بێنن لە بەرامبەر ئەوەیە کە ئەم حکوومەتە بۆی شکست بخوا. بەڵام ئەگەر دیقەت بین بە هەوڵە گرنگەکان، بە هەوڵە دیبلۆماسیەکان و سیاسەتی حەکیمانەی جەنابی سەرۆک بارزانی توانرا ئەم هاوکێشەی ڕاز بکرێتەوە. بە تایبەتی تر لەم ئەخیرە کە چاوی دەوڵەتان زۆر لەسەر هەرێمی کوردستان بوو، ئەمە وای کردکەوە پێگەی هەرێمی کوردستان زیاتر بەرەو پێشەوە ببرێت و ئەو کەسانەشی کە دژایەتی ڕیفراندۆم و بە تایبەتی تر پرسی چارەنووسازی گەلی کوردستانیان نەکرد، ئەبینین ئێستاکە پەیتا بە پەیتا دەست لە کارکێشانەی خۆیان پێشکەشی وڵاتەکانیانەکەن لە ئاسی دەولی و لە ئاسی ئەقلیمی و لە ئاسی ناوچەکەشدا. بۆیە هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی هەیە و زۆرێک لە دەوڵەتە هێزەکان ناتوانن پشت لەم هەرێمە بکەن. ئەوەی کە زۆر گرنگە ئەبینین ئێستا سەردانی وەزیری وزەی ئەمریکا کە بۆ لای جەنابی سەرۆک بارزانی وەکو مەرجەعێکی کوردی کە ئێستا سەردانی دەکات و هەریەکە لە وەزیرانی ناوخۆی ئەڵمانیا هۆڵەندا ئەمە پشتڕاستکردنەوەی ئەو قسەیان کەوا وڵاتە زلێزەکان ناتوانن دەست لە هەرێمی کوردستان بەربەن. خاڵێکی تریش ئەوەیە کەوا بەڕاستی پێگەی هەرێمی کوردستان لە پێشووترە وڵاتە زلێزەکانم پێگەیان تاقی کردوێتەوە و گرنگی ناوچەکان بۆ ڕوون بۆتەوە بە تایبەتی لە بواری دیموکراسیداکەوە ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان نمونەی دیموکراسیە نەک هەر بۆ هەرێمی کوردستان خۆی بەڵکو بۆ وڵاتانی دەوروبەریشی کە ئەمە نمونەیەک بووە کە جیاواز بووە لە وڵاتێکی وەکو عێراق یاخود لە وڵاتێکی وەکو ئێران یاخود لە وڵاتێکی وەکو تورکیا. دەبینین هەرێمی کوردستان نمونەیەکی جوانی لە دیموکراسی پێشاناوە لەگەڵ ئەوەی کە زۆرێک لە ئاین و ئاینزای جیاوازی تایە و بیرورای جیاوازی تیا بووە. بەڵام ئەمە نەبووەتە هۆی ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان یەکێک لەمانە بتوانێت هێرش بکاتە سەر یەکێکی تر لەو ڕۆوە. بۆیە بەڕێی من هەرێمی کوردستان توانێتی نمونەیەکی دیموکراسی جوان پێشکەش بە ئەوروپا و وڵاتانی ئەوروپی بکات. ئەمە وای کردووەکەوە نەتوانن بە شێوەیەکی گشتی دەست لەم خاڵە بەربەن. دەستان خۆش بێ کاکدانا باسی پرسی وزت کردەوەی هەرێمی کوردستان توانێتی وەکو ناوچەیەکی وزە خۆی بناسێنێ. لەو ماوەی ڕابردوو
بەتایبەت دوای و گەماروخرای سەر دەوڵەتی ئێرانی ئێستا هەرێمی کوردستان دووبارە باخێکی گرنگی باکرێتەوە دووبارە بەتایبەت لە ڕوانگایی وزەوە ئەوەی کە بەڕێزت باست کرد ئێستا هەرێمی کوردستان بۆ نمونە ئەمریکا یان وڵاتانی ناوچەکە یا هێزەکانی دنیا و بەتایبەتیش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا عێراقیان ناسار کردو دووبارە بەڕێگەی بۆری کوردستانە نەوت هەناردەی دەرەوە بکە یعنی پێم خۆشە لەسەر پرسی وزە بوەسین بەتایبەت بەشێ لەو هێزولایەنە سیاسیانەی کە لە کوردستان بوون کە زۆر جار خۆیان لە بەرپرسیارەتی دزیوەتەوە لە کاتی سەربەخۆفرۆشتنی نەوتی کوردستانە ئەوان بە شێوەی جۆرا و جۆر دژاتیم پرسیان کردو هەچەنە لەو زەمانەی کە پرسی وزە لە کوردستان سەری هەڵا و چاوەڕوانی ئەوە کرا کە ئەم پرسە سەرکەوتنی زۆر گەورە بەدەستێنێ ئەوان خۆیان وە پیشانەیە کە بەشێکن لەم دەستکەوتە بەشێکن لەوەی کە ئەوانیش ئەیانوێ هەرێمی کوردستان وزە خۆماڵی بکات نەوت خۆماڵی بکات و هەناردەی دەرەوەی بکات و لەم ڕێگایەوە هەرێمی کوردستان بێ بە خاوەنی ئاوریک سەربەخۆ بەڵام ناوبەناوی ژەمان بینی کە هەرو هێزانە لە کاتی قەیرانەکانە لە کاتی کێشە و ئاریشەکانە دژی پرسی وزە و سەربەخۆفرۆشتنی پرسی نەوت و ئەو بابەتان ناوەسانەوە خوێندنەوەی تۆ چیە بۆی کە جارێک هەرێمی کوردستان لەو ماوەی ڕابردوو بینیمان جارێکتە کۆمپانیەکان هاتنەوەی هەرێمی کوردستان و ئێستاسی فرۆشتنی هەرێمی کوردستان تا ڕادەیەک زیادی کردووە و چاوەڕوانی شەکرێت کە پرسی وزە لە کوردستان بە تایبەتیش نەوت و غازی سروشتی قۆناغی زۆر باشتر بچێتە پێشەوە بێگومان کاک سەربەسخۆی پرسیارەکە لێرە سەرکەوتن هەموو جار ئەم قسەی ئەوترێت سەرکەوتن خاوەنی زۆرە بەڵام شکست کەس خۆی ناکا بە خاوەنی ئەوەی کە مهم بوو لێرەدا ئەوە بوو کە پارتی بەتەنیا ئەتوانم بڵم بە هاوبەشی لەگەڵ چەند حزبێکی تردا نابێ بڵی تەنها پارتیش بوو و هەر لێرەشەوە دەکرێت سوپاسی خەڵکی کوردستان بکەین کە خۆڕاگر بوون بەرامبەر بۆ قەیران و نەهامەتیانی بە تایبەتی تر لە دوای پرسی 16 ئۆکتۆبەر کە بەسەر گەلی کوردستان نەهات ئەتوانین بڵین پارتی شانیایە بەر ئەو قەیرانە گەوری کە بەسەر هەرێمی کوردستان هات و خۆشبەختانە لەگەڵ کۆمپانیایەکی وەکو ڕۆزنەفتا گرێبەستی نەوتی ئەنجامدا و هەروەها لە کاتێکا کە لە دوای ئەحداسەکانی 16 ئۆکتۆبەرەوە عێراق هەموو پەیوەندیکی لەگەڵ کوردستان نابشری بوو بەڵام بە سیاسەتی حەکیمانەی جەنابی کاگنێچیروان و بۆ هەڵات دیمۆکراسیانی کە توانرا جارێکی تر ئەو نەوتی کە بە کوردستان ڕۆشتەوە بە هەمان بۆری بەوێایە بڕاتەوە بۆیە ئەمە ئەتوانم بڵێم هەوڵی دڵخۆشکردن بە تایبەتی لە بواری وزەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی باشی بۆ ناوە و لەوەش دڵخۆشتر ئەوەیەکەوە ئەو کاتەی کە ئابلوقە کرایە سەر کوردستان پارتی ڕاینەک هەتا ئەوەی کە کوردستانی گەیانە کەناری ئارامی ئێستا بینین وەزعی کوردستان بە ئاقارێکی باشترە ئەڕواخەریکە ئەگاتە سەرچکە ئەوەی کە پێشببینی ئەگرێت لە ساڵی داهاتوودا ڕێژەی پاشەکەوتی موچە نەمێنێتەوە چاکسازی لە تەواوی سێکتەرەکانی حکومڕانی هەرێمی کوردستانە بکرێت ئەمانە هەموو ئەو دەستکەوتانن کە پارتی دیموکراتی کوردستان بەرپرسانە لەگەڵ ئەو واقعی کە هەبووە تەعاملی کردو و خۆشی نەدزیوەتەوە ئەوەش علی خاڵێکی زۆر موهمە ئەگەر ئێمە دیقەتی بین لە ماوەی ڕابردوودا يعني زۆر حزبولایەن مەبەستیان بۆ خودی ئەویان هەبوو لە ناوخۆی خۆمانە کە بەداخەوە کە مێژووی کورد پڕە لەو شکستانی کە لە ناوخۆی خۆمانە ئێمە خۆمان خواردووە مێژووی کورد پڕ بووە لەوەی کە لە پێشووترە ئەو دووبەرێکی و ناکۆچی کە هەبوو ئەیانویست دووباری بکەنەوە بەڵام ئەمەشان جارێکی تر دەتوانم بڵێم بە هەوڵی سیاسەتی حەکیمانی جەنابی سەرۆک بارزانی توانرا کۆتایی بەوە بهێنرێت و پارتی ئەگەرچی لە کۆمەڵێک لایەن مەزاحیر و تەسهێشی یابێت بەڵام دوجار ئەو یەکریزیە نیشتیمانی کە پارتی مەبەستی بۆ هێنراوەتە دی کاک دانا ئەگەر بوون من هەرێمی کوردستان ئەو ئیمەیجا ئەو وێنە جوانی هەیە لە ڕۆژئاوا لە ئاسینە دەوڵەتیە ڕەنگە تەنها وزە هۆکار نەبێ بۆ نمونە کۆمەڵێک هۆکاری تری شێ لەوەی کە سەپۆرتیەوە کە هەرێمی کوردستان وێنێکی باشی هەبێ و قوبوڵکراو بێ لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە یەکێ لەو ڕوانگانە ڕوانگەی پێکۆژیانە لە کوردستانەکە تەماشا بکەی بۆ نمونە پێکەوەیەکی زۆر هەیە لە نێوان هەم لە ڕۆنەتەوەیەکەوە هەم لە ڕووی ئاینی و پێکۆژیانەوە وەگەوەی کاڵێن لە کوردستانەوەی کە نییە بۆ نمونە عنف و توندوتیژی و کێشەی مەذهبی و ئاینی و بابەتانەیە ینی ئەم ڕوانگە چۆن هەڵەسەنگێنی لەوەی کاتوانی بێتی وێنەی هەرێمی کوردستان بە وێنێکی باشتر پیشاین دەرەوە
بێگومان ئەگەر تۆ دیقەت بی جەنابی سەرۆک بارزانانی لە هەموو بۆنەویاتەکانی هەر هەموو ئاینە و ئاینزاکان ئامادەبوونی خۆی هەیە، ینی تەنها لە بۆنی ئاینی ئیسلامدا بە ئامادە نابێت، دەبینی لە هەموو بۆنەی هەموو ئاین و ئاینزاکانە ئامادەی خۆی هەبووە و خاڵێکی تریش ئەوەیە کە کاری ئەولەوێتی کاری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بووە کە یەکێک لە ئەولەوێتەکانی ئەوە بووە کە خزمەتکردن بۆ بە هەموو ئاین و ئاینزاکان بەبێ جیاوازی. ئەگەر تو هەر دیقەت بی لەگەڵ عێراق ینی جیاوازێکی زۆرمان هەیە، ڕۆژانە ئەبینین خەڵک لە ڕووی ئەوەی کەوا مەذهبی جیاوازە، لە ڕووی ئەوەی کەوا فکرەیەکی جیاوازی هەیە هەر لە عێراق کە ئێمە لە یەک وڵاتین بەو شێوازەی کە هەیە ئێستاکە بەو شێوازە دیفاکتۆیی کە هەیە دەبینین لە عێراقدا توندوتیژی دژی ئاینە و ئاینزاکان ئەکرێت، لە تووشیا بە هەمان شێوە لەم ماوەیە کە بینیمان ڕوویدا، لە ئێران بە هەمان شێوە خەڵک هەیە لەبەر کوردبوون ئەکوژرێ. بۆیە ئەمانە کۆمەڵێک دەستەواشن، بەڵام ئەوەی کە جێگەی ئەوەیە کە وڵاتان چاو لەم خاڵە بکەن ئەویش ئەوەیەکەوە هەرێمی کوردستان شێوازێکی دیموکراسی جوانی لەم کارەیە دەستەبەر کردووە و ئەتوانین بڵین بە هەموو ئاینەکانەوە توانراوە شێوازێکی حکومڕانی جوان لە کوردستان پێڕەو بکرێت. کاکدانا لەگەڵ پێکۆژیانی ئاشتیان لە کوردستان بە تایبەتی لە دوای جەنگی داعشوانەکە تەماشا بکەی ژمارێکی زۆر ئاوارە لە ناوڕاست باشووری عێراق هاتوون هەرێمی کوردستان، ینی وای ناخوێنیتەوە کارێمی کوردستان بۆ تا لانکێکی ئارام لە ناوچەکەیە تا ئەوە هەستەی کە کاتێک لە کوردستانی سووریا لە ڕۆژئاوا کێشە سەری هەڵا بەشێکی زۆر لە کوردانی سووریا ئاوارە بوون هاتنە هەرێمی کوردستان و شوێنیان کرایەوە کاتێک لە ناوەڕاست و باشووری عێراق بە تایبەتی لە دوای هاتنی داعش و گرتنی شاری مووسڵ و بەشێک لە شارە سونیەکان ژمارێکی زۆر کە نزیکە بۆ لە نزیک بە 2 ملیۆن ئاوارە ئەو ڕۆڵیەوە چۆرە بینین لەوەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی تێڕوانینیان بۆ هەڵوێستی سیاسیانەی هەرێمی کوردستان بۆ ئامێزیگەرمی خەڵکی کوردستان بۆ ئاوارەکان لەوەی کە خەڵکی کوردستان مۆدێلێکی جیاوازتریان هەم موکوی بەڕێز باسکە لە عێراق و لە ناوچەکەش باشتر پێشکەش کرد بێ. خۆی ئەوەی کە گرنگە ئەو یەکریزی کە لە هەرێمی کوردستانە کە پێویستە کورد خۆی بیکا لە نێو خۆیدا، یعنی ئەمە زۆر خاڵێکی ممکن کە کاک سەرباز، یعنی ئەگەر بە شێوازێکی تر بێ لەم ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا ئەگەر مێژووی کورد بخوێنیتەوە یەکێک لە کێشە هەرە سەرەکیەکانەوە بووە کە کورد خۆی هۆکار بۆ لە شکستی شۆڕشە و ڕاپەڕینەکاندا. بۆیە ئەم خاڵە ئەمەیە کە ئێستا وا سەرمێنێت کە حالە دوجار ئێمە بێت لە کوردستانێکا ژین هەمومان یەک ئاین یەک مەذهب ئەگەر چی فکری جیاوازەیە لە حکومڕانی و لە شێوازی بەڕێوەبردندا، بەڵام ئەوەی کە گرنگە داعش کە هاتە سەر کوردستان نەویت ئەمە یەزیدیە ئەمە مسلمانە ئەمە حرجینەکە، ینی داعش یەک فکری جیاوازیە بوو بۆ تەواوی خەڵکی کوردستان بوو بالضبط، یعنی بەبێ جیاوازی ئەحزاب بەبێ جیاوازی ئاینی وجوبی کردە سەر هەموو ئەو کایانی کە لە کوردستانە هەبوو و مقدس و پیرۆزیەکانی کوردی بەعام بە هەموو پێکاتەکانەوە ئامانجی ئەو بوو لە ناوی بەرە، ینی ئامانجی داعش ئەوە بوو. بەڵام ئەتوانم بڵێم کاری زۆر خۆشبەختی ئەوەیەکەوە کورتوانی هەمووی بە یەکدەنگ ڕۆبەڕووی ئەو کائینە ئەو داعشایی کە بووە کە ببێتەوە. بەڵێ بێگومان ئەوەشی کە ئالێت هەوڵی کە ئەو هۆڵانی کە هەیە ئێستاکە بە تایبەتی لە ئەوەی کە ئەبینرێت خودی کاگنێ چیروان کە هەوڵێکی جدی هەیە لە بینەوەی کە شێوازێکی جوانتر لەو مۆدلی کە ئێستا پێشکەشی بە هەموو دنیا بدرێت کە ئەو شێوازە پێکەوە ژیانە لە ئێستا و لە داهاتووشدا ئەمێنێتەوە. خۆی پارێزگاریکردن لە سەقامگیری ئەم دۆخە زۆر گرنگە. لە پێشووترا ڕەنگە کۆمەڵێک خەڵک هەوڵی ئەویان نابێت کە بۆ نمونە ناوچەچێتی بکەن، بۆ نمونە داعش کە شنگالی گەت بیخەنە سەر حزبێک یاخود کە شوێنێکی تر کرابێ بیکەنە سەر حزبێکی دیاریکراوە. بەڵام ئەتوانم بڵێم خۆشبەختانە ئێستا مەکاڵ بۆتەوە و خەڵکەکەش واعیتر بووە لەوەی کە کۆمەڵێک پێشووتر ئەگەر کۆمەڵی خاڵ هەبوو بێ ئێستاکەەوە کەڵتر بووێتەوە و لە ڕوو نەزەرێکەشەوە، یعنی ئەوەی کە ئەبینێ ئەوەی کە کێشە نەبێ لە پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستاندا. کاکدانا ئەگەر تەماشا بکەین دوای 16 ئۆکتۆبەر یان لە زەمەنی 16 ئۆکتۆبەرە کۆمەڵێک گەمارۆخرا سەر هەرێمی کوردستان لە داخستنی فڕۆکەخانەکانەوە بۆ داخستنی چەند مەرزێکی ئێران و لە کشانەوەی هەندێک دیبلۆماتکار و ئەوانە، بەڵام هەرێمی کوردستان بە خێرایی گەڕایەوە بۆ ئەو دۆخە باشەی ئەیگەڕێنیتەوە بۆ ئیکارێمی کوردستان توانیوێتی کۆمەڵی مقاومات کۆمەڵێک هێز لە خۆیان کۆکاتەوە لەوەی کە جەنابەت باسێت کرد بۆ نمونە هێزی پێکۆژیان هێزی پەنادانی ئاوارەکان ڕاچێ لەسەرەوەی کە هەرێمی کوردستان ینی دۆخێکی تاڕادێکی زۆر سەقامگیر و ئارامی هەیە و توانیوێتی
کۆمەڵێک ڕەگەزی باش لە خۆیان کۆ بکاتەوە یعنی لەسەر ڕەگەزێک و دوانوسیان نەوەساوە ئەوەی کە بۆ نمونە ئەگەر لە بواری دروستکردنی بەرژەوەندیا گرنگە توانێتی بەرژەوەندی بۆ کۆمپانیا زەبەلاحەکان دروستکە و هەرێمی کوردستان چۆتە سەر نەخشەی وزەی جیهانی ئەگەر پێکۆژیان گرنگە ئەوە هەرێمی کوردستان بۆتە ناوچەی پێکۆژیان لە ناوچەیەکا وەکوی کە جەنابەت باست کرد لە وڵاتێکی وەکو بناو عێراقا کە لە ناوەڕاست و باشوورا لەسەر مەسەب لەسەر ئاین لەسەر نەتەوە خەڵکێکی زۆر ڕەشەکوش کران خوێنەوەچێ بۆی کە هەرێمی کوردستان توانیوێتی وێنێکی باش بگەێنێ بە ڕۆژاوە بێگومان هەڵبەت ئەگەر تۆ تەماشای بۆ نمونە وتارەکانی جەنابی سەرۆک بارزانی بکەی هەر لە پێشووترەوە جەنابی سەرۆک بارزانی لەسەر خەت بوو لەگەڵ بەرپرسانی ڕۆژئاوا بەرپرسانی کورد لە ڕۆژئاوا و تێبینی و سەرنجی خۆشیان لەم بارەیەوە بە بەرپرسانی ئەو بەرپرسانی ڕۆژئاوا گەیاندووە ئەوەی کە گرنگە بەڕاستی حکومکردنە یاخۆ دەتوانم بڵێم دووبارە نظرە عادە نظرە بە سیاسەتی بە تایبەتی تر پەیەدە کە لە ڕۆژاوادا دەسەڵاتی بەدەست بووە و دووبارە عادەکردنە عادە نظر ئەو هینانە وەربگیرێ ئەو عادە نظر بکرێت بەو سیاستانی کە پەیەدە هەی بۆ لەگەڵ وڵاتانی چواردەور و بە تایبەتی تر لەگەڵ ئەو عیلاقانی کە هەی بۆ لەگەڵ ئەتوانم بڵێم لەگەڵ باشووری کوردستان ناچووکە کاتی خۆی جەنابی سەرۆک بارزانی بۆ باکووری کوردستانیش هەمان تێبینی هەبوو داوای پرۆسی ئاشتی کرد کە بە ئاشتیانە ئەتوانین کە زۆربەی کێشەکان چارەسەر بکرێت خاڵێکی تریش ئەوەیەکەوە بێگومان پێویستە ئەگەر لە هەموو حاڵەتێک لە هەموو کاتێکدا بۆ نەکورد پەرش و بڵاو بوو بێت لە حاڵی حاضردا کورد بتوانێت نێوماڵی خۆی یەک بخاتەوە بە تایبەتی لە دوای پێکێنانی حکوومەتی نوێی تازە کە لە کوردستانە پێکدێت هیوا ئەکرێت کە یەکرزیەکی نیشتیمانی بێتە ئاراوە لە ناوخۆی کوردستاندا و ئەمەش بێگومان بە هەوڵ و قوربانیدان ئەبێت یعنی قوربانی دەبێت لەوەی کە ئەتێ بڵیت پێکۆ سازانی حیزبەکان لە کوردستان و دروستکردنەوەی سەقامگیریەکی باشتر لە ئێستا زانینیەوەکە کارێمی کوردستان لە پێشکەوتنەکانی بەردەوام بێت بێگومان کاک سەربەز سەقامگیری هەرێمی کوردستان دوجار کاردانەوە لەسەر بەشەکانی تری کوردستانی شەبێت بێگومان یعنی تۆ ئەگەر خۆت لە ناو ماڵی خۆتا سەقامگیر نەبێت بێگومان ئەو کاتە ناتوانانی ڕێیەکی گشتگیر یا ڕێیەکی سابتت هەبێت لەسەر بۆ نەڕۆژ ئاوا یاخۆ لەسەر باکووری کوردستان یاخۆ لەسەر ڕۆژ ئاوا بۆیە پێویستە لە داهاتوودا یعنی نەمەتی حزبایەتی بەلاوە بنرێت نەمەتی نیشتیمانی بێتە بکایەوە چونکە ئیتر خەڵک ماندوو بوو خەڵک بێتاقەت بوو لەو نمەتی کە ئێستا هەیە هەر حزبێک خەمی پۆست و پلەی بێت لە جیاتیەوەی کە خەمی خەڵکی بێت کاوەی کە ئێستا خەڵک ئەوەی کە هیوایەکی بە حکوومەت یاخود هیوایەکی بەم حزبانی ئێسەماوە ئەوەیەکەوە خەڵک ئێوە خزمەت بکرێت خەڵک ئێوە ئەو بەرنامە و کارایی کە لە پێشووترا حکوومەت بەڵێنی پێداوە یاخود حزبە سیاسەکان بەڵێنیان پێداوە بیکاتە چوارچێوەیەک بۆ خزمەتکردن بۆ خەڵکی خۆی ینی خەڵک چاوەڕێ ئەماکات و ئەوەشی کە گرنگە ئەتوانم بڵم ئێستا لە ڕووی کۆمپانیاکانی شەواوی کە جەنابەت ئاماژەت پێدا پێشووتر کۆمپانیاکان ئەوانەی کە پێشووتریش کوردستانیان بەجێش بە تایبەتی کۆمپانیا هەندیەکان ئەوانە ئەبینی ئێستاکە ئەوانیش گەڕاونەتەوە سەر ساحەی کوردستان بۆ ئەوەی جارێکی تر وەبەرهێنان و پرۆژەی خۆیان بکەنەوە بۆیە ئەمە خاڵێکە هەمویان ئەمانە ئەگەر هەمووی بکەی بە پاکێجێک ئەتوانین بڵین خاڵێکی دڵخۆشکەرە بۆ ئەوەی کەوا هەرێمی کوردستان جارێکی تر ئەتوانین بڵین لەسەر هاوکێشە سیاسەکانی لەگەڵ کاتی 16 ئۆکتۆبر و پێش 16 ئۆکتۆبر ڕاست کردوێتەوە کاکدانا ئەوەی کە بە تایبەتی ئەگە سێری سەردەمی شەڕی داعش بکەین ئەوەی کە هەرێمی کوردستان بوو بۆ ناوچەیەکی جێگەی بایاخ بە تایبەتی لە ڕووی سیاسی دیبلۆماسیەوە و لە ڕوانگە سەربازیەکەشەوە هەرێمی کوردستان پێگەیەکی زۆر باشی پیان کردبوو ئەگە تەماشا بکەیت لەو سەردەمەیە بەشێکی زۆر لە پەیوەندی نەدەوڵەتەکان لەگەڵ هەرێمی کوردستان بە باشی گرێدرا بوو لە هاتنی وەزیرانی دەرەوە لە هاتنی وەزیرە سەربازی و پەیوەندیدارەکان بە بواری جەنگەوە لە هاتنی کۆمەڵێک سەرۆک وەزیران و سەرۆک دەوڵەتەوە تا هاتنی فرۆنسۆ هۆلاندی سەرۆکی فەڕەنسا ینی هەرێمی کوردستان بایەخ و پێکێکی باشی هەبوو لە ڕوو دیبلۆماسیەوە بەڵام لە 16 ئۆکتۆبر هەرێمی کوردستان تووشی جۆرێک لە چەقبەستن جۆرە لە داکشان یعنی مەویسیەک دروست بوو و بەشە لە هێزەکانی لای خۆشمان بەڕاستی زۆر تەسویقی و بابەتیان ئەگەر هەرێمی کوردستان ئەو پێگە باشەی نەماوە و لە ڕوو دیبلۆماسیەوە سەرکەوتونیە یان خوێنەوەی ڕاوەی کوشندایانەکە بۆی هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپایە پێم خۆشە خوێنەوە بزانم لەسەرەوەی کە لەو ماوەی ڕابردوو وەزیری وەزی ئەمریکا هاتە هەولێر لە مانگی ڕابردووە وەزیری دەرەوەی ئەڵمانیا هۆڵەندا
بەشی لە کار بەدەستەکانی نەتەوە یەکگرتوەکان ینی جم و جۆڵ و پەیوەندی دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستان بە شێوە لە شێوەکان گەرمگوڕی بەخۆی بینیوەتەوە و جۆرە لە هەڵقشانە پێم خۆشە لە کاکدانا پرسم ئەوەی کە هەرێمی کوردستان بە تایبەتی لەم کۆتایی ساڵە و بە تایبەتیش بۆ ساڵی داهاتوو کە ئێمە لە بەردەم پێکردنی کابینەی حکوومەت هەرێمی کوردستانین گەشتبینی بۆی کارێمی کوردستان بتوانێت وەکو کارکتەرێکی بەهێز لە ناوچەکە دووبارە مامەڵە بکاتەوە. سپاس کاک سەربەز وەڵا بەنسبەت ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە جەنابەت فۆکسەکرد لەسەر ئەو ڕووداوە ئەگەر تۆ تەماشایەکی ئەحداسەکان بەگشتی بکەیت تەبیعی ململانێکی هێز لە مەنتیقەکە هەیە لە بینی بە تایبەتی بەریتانیا و ئەمریکادا ئەم ململانەیە ئەبینرێت بیرمان نەچێت کە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بوو کەسایەتێکی دیار کە لە ڕووداوەکەەوە لە پشتی ئەم ڕووداوە بوو برێدمەگۆرد بوو کە نوێنەری سەرۆکی ئەمریکا بوو بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش یعنی ئەگەر تەماشای بکەیت ئەو ڕووداوانی ئەحداسانی کە 16 ئۆکتۆبەر ڕوویدا ململانێکی هێز بوو لە بینی جاکردنەوەی لە بینی بەریتانیا و ئەمریکادا دوجار ئەمە کاردانەوەی هەبوو لەسەر هەرێمی کوردستان بیرمان نەچێ هەرێمی کوردستان سیاسەتێکی هاوسەنگی هێز ئەپارێزێ واتە هێڵکی خۆی نەکردوتە سەبەتەی هیچ یەکێک لەم دەوڵەتانەوە بە ڕووسیاشەوە ئەتوانم بڵێم سیاسەتێکی تا ڕادەیەک هاوسەنگی لە ناوچەکەدا پیادە کردووە هەر ئەمە شەوای کرد کە ئەو ڕووداوانە بەسەر کوردستانە تێپەڕێ وە کۆمەڵێک ئەتوانم بڵێم خەڵک کە بێ هیوا بووبوون لە سیاسەتی حکومڕانی هەرێمی کوردستان ئەو هیوایەش ئەو بێ هیوابوونەش نەما ئێستاکە دەبین حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی تا ڕادەیەک بەهێز بووە و چاوەڕێ ئەو ئاکرێت لە داهاتووشدا کە تەشکیلی کابینی نوێکرێت بەهێزتریش ببێت ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو هاوسەنگی هێزەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگرتووە. بۆیە من گەشتبینم بە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان و گەشتبینم بەوەی کە بەمەرجێک وەکو پێشووتر ئاماژەم پێەیە بەمەرجێک لە ناوخۆی خۆماندا سەقامگیریەکی ناوخۆیی هەبێت بۆ پند و دەرزی لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕووداوە مێژوویەکانی پێش 16 ئۆکتۆبەر وەربگیرێت و جارێکی تر ئەمە دووبارە نەبێتەوە من لەو بڕواایەم حکوومەتێکی بەهێز و حکوومەتێک تا حکوومەتێکی توانم بڵێم خزمەتی خەڵک و نیشتیمان بکە وەوەی کە من ئەبینرێت خەڵک چاوەڕێ ئەمەش لەم حکوومەتەکە بەڕاستی خەڵک بەڕاستی بێتاقەت بۆ لەوەی کە کۆمەڵێک لە سێکتەرە بەڕاستی خەڵک بێتاقەت بۆ لەوەی کە کۆمەڵە گەنجمان هێدانە مەزراوە لەم حکوومەتە پێویستە حکوومەتی داهاتووبی لەمە بکاتەوە لە ڕووی هەلی کار بۆ گەنجان بڕاستێنێ خاڵێکی تریشان چاکسازیکردنە لە پرۆژەی خانەنشینی یعنی گەندەڵێکی زۆری تیا هەیە پێویستە لە حکوومەتی داهاتوودا ئەمانە چارەسەر بکرێت و لەگەڵ ئەوەشدا هەوڵدان بۆ خۆشگوزرانکردنی وەزئی خەڵک بەگشتی ئەمانە کۆمەڵە خاڵن خەڵک چاوەڕێ ئەم چاکسازیانە لە حکوومەتی داهاتووەکە. کاکدانا باسی ئەوت کرد کارێمی کوردستان توانێتی سیاسەتێکی هاوسەنگی هەبێت لە پەیوەندی لەگەڵ دەوڵەتانە بەڵام بەشێک لە ئەحزاب لە کوردستان ڕخنەوە ئەوە لە حکوومەت هەرێمی کوردستان و لەسەر حکوومەتەگرن کە گوایە هەرێمی کوردستان نەیتوانیوە هاوسەنگی لە نێوان دەوڵەتانی ناوچەکەەوە لە نێوان دەوڵەتە لێزەکانە بپارێزێ ڕاچێ لەسەرەوەی کە بۆ نمونە ئەم ڕخنەیە هەیە یان ئەم دەنگوێ هەیە. خۆی کاک سەربەز هەر هاتنی وەزیرانی دەرەوە بۆ هەرێمی کوردستان و باشترکردنی عیلاقات لەگەڵ وڵاتانی چوادەر و بەتایبەتی لە دوای ئەو سەردانی جەنابی سەرۆک بارزانی بۆ بەغدا ئەمە سەلمێنەری ئەوەیە کە هەرێمی کوردستان نایەوێت خۆی یەکلا بکاتەوە بۆ هیچ وڵاتێک و ئەتوانم ئەوە بڵێم هەرێمی کوردستان من بە پێچەوانەوە ئەوە بینم هەرێمی کوردستان پێگەیەکی سەقامگیری کە هەیە لە ڕۆ ئەمنی و ئابوووریەکەشەوە ئەوەیە کە توانیوتی سەقامگیریەکی هێز و سەقامگیریەکی ئابووری لە ناوچەکەدا دەستەبەر بکات کە ئەمەیە کە بۆتە چیت تێڕامانی زۆرێک لە وڵاتانی هەرێمی و وڵاتانی ئەوروپیش بۆیە من وای ناخوێنمەوە بەڕای من ئەوەیە کە هەرێمی کوردستان بۆ لەمە دواش لەگەڵ سیاسەتی هاوسەنگی هەیە چەندێک کۆمپانیا چی کۆمپانیای هێر وڵاتێک پێی خۆش بێ لە هەرێمی کوردستانەوە بەرهێناکە هەرێمی کوردستان دەرگای بەڕوا کردوێتەوە و لە ڕووی ئەوەی کە لە ڕووی وزەوە لە ڕووی ئابووریشەوە لە ڕووی هەر سەکتەرێکی تری ئابووریەوە بۆیە هەر بەڕای من هەرێمی کوردستان هاوسەنگیەکی تاوی ڕاگرتووە. ئەتێ بڵێ سڕی مانۆ هەرێمی کوردستان و بەهێزەکەەوە یەکە و هاوسەنگی ڕاگرتووە بێگومان هاوسەنگی هێز
لەگەڵ وڵاتانە تۆ ئەگەر دیقەت بێ لەگەڵ ڕوزنەفتا کۆمپانیا ڕوزنەفکە ئەو عقدە نەوتیە کراوە بێگومان ئەمە خۆی لە خۆیان کاردانەوەی هەبوو و چەندێک لەگەڵ ئیکسۆمۆبیل پێشووتر هەبووە و لەگەڵ کۆمپانیا نەوتەکانی تری وەکو هندستان کە ئێساکە ئەوانیش هاتوونەتە ناو هاوکێشەکانەوە و لەگەڵ کۆمپانیا نەوتە تورکیەکان ئێرانیەکان بە هەمان شێوە واتە هەرێمی کوردستان خۆی نەداوە بە پاڵی یەک وڵاتێکەوە و یەک شوێنێکەوە بۆیە بەڕای من هاوسەنگی هێزی پاراستەوە بەپی پێشنیاری پارتی دموکراتی کوردستان کە هێزی یەکەمی کوردستانە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان دووبارە چالاک بکرێتەوانێ و کاگنیشیروان بارزانیش کاندیدە بۆ ئەم پۆستە هەستەکەی لەو زەمانەی داهاتووە کارکتەری کاگنیشیروان بارزانی کە 20 ساڵ سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت بووە و ڕۆلی هەبووە لە دیبلۆماسیەتی کوردیا و پاشانیژەوەی کە جەنابەت باسیەکەی کاک مەسرووریش کە وەکو سەرۆکی حکوومەت و ڕاستپێراوی کابینی نوێ پێکەوە هەردووشیان بتوانن دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی پەیوەندی نەدەوڵەتی و بەرنەخۆناغێکی گەشتە سندوتر و باشترەوە کاک سەربەز ئەگەر دیقەتی ڕابردوویەکی کاگنێچیروان بین لە پێشووتری لەم کاروانی حکومڕانی کە هەبوو بە هەوڵ و بەماندووبوونی کاگنێچیروان توانرە هەموو ئابڵوقە ئابوووریانی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە تێبپەڕێنرێ و خاڵێکی تریش ئەوە بووکەوە خودی کاگنێچیروان کەسایەتی خۆی کەسایەتیکی دیبلۆماسی هەیە و پەیوەندیەکی دیبلۆماسی باشی لەگەڵ زۆرێک لە وڵاتانە هەیە بە تایبەتی لەگەڵ سەرۆکی فەڕەنسا و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ زۆرێک لە وڵاتانی دیکە ئەگەر تەماشا بکەی و وڵاتانی وەکو ڕووسیا ئەمانش پەیوەندیەک و عیلاقەیەکی زۆر باش هەیە و خوێندنەوەی ئەوە ئەکرێت کە کاگنێچیروان بۆ چەند ساڵی داهاتووی حکومڕانی هەرێمی کوردستان بتوانێت شێوازێکی باشتر لەوەی کە ئێستا حکومەکرێت ببرێ بەرەو پێشەوە. دانا حسامەدین دانا حسام کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان خۆشحاڵ بووین و بەخێر بێ بۆ بەرنامەی ڕافە زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ جەنابیشت دەستی بەش خۆش بێ و زۆر سپاس ئازیزان تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ